دیسانەوە چارەنووسی سیاسی بەشار ئەسەد سەرۆکی سووریا و دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ قەیرانی ئەو وڵاتە بەجددی قسەی لەبارەوە دەکرێت و لە دوایین لێدوانیدا لەو بارەیەوە جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا دانی بەوەدانا کە دەکرێت هاوکاری لە نێوان سوپای حکوومەت و چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن بە بەشداری هێزی وشکانی وڵاتانی عەرەبی بکرێت دژ بە داعش بەبێ ئەوەی ئەو هەماهەنگیە بە دوورخستنەوەی بەشار ئەسەد لە دەسەڵات ببەسرێتەوە. هەر لەو چوارچێوەیەدا لۆران فابیۆس وەزیری دەرەوەی فەڕەنسا کە پێشتر وڵاتەکەی دژ بەمانەوەی بەشار ئەسەد بوو لە دەسەڵات ڕایگەیاند لە ئێسادا پێداگری لەسەر دوورخستنەوەی ئەسەد ناکەن لە دەسەڵات، بەڵام دواتر هەر دەبێت لا ببرێت. بەڵام ڕاوێژکاری ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران جەختی کردەوە دوار ڕۆژی بەشار ئەسەد هێڵی سوورە لای تاران و تەنها گەلی سووریا دوار ڕۆژی بەشار ئەسەد دیاری دەکەن. ئاژانسی فەرمی هەواڵەکانی ئێران ئیرنا لە زاری عەلی ئەکبەر ویلایەتی ڕاوێژکاری عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بۆ سیاسەتی دەرەوە ڕایگەیاند گەلی سووریا بەشار ئەسەدی بە سەرۆکی خۆی هەڵبژاردووە و تەنها گەلی سووریا بڕیار لەسەر چارەنووسی دەدات. لەلایەکی ترەوە مۆشێ یەلعۆن وەزیری بەرگری ئیسرائیل ڕەخنەی توندی لە دەسەڵاتدارانی ئەمریکا گرت لە چۆنێتی شەڕکردنی دژ بە داعش و ڕایگەیاند رووسیا سەرکەوتوو بووە لە ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە سووریا و توانیوێتی هەرێک لە سعودیە و ئوردون بەلای خۆیدا ڕابکێشێت. یەلعۆن ئاماژەی بەوەش کرد جەنگی دژ بە داعش جەنگێکی جیهانیە و پێویستە واشنتن فەرماندەی ڕۆژە ئەوا بکات لەو جەنگەدا، بەڵام لە ئێستادا ئەمریکا ئەو ئەرکەی لەدەستداوە. یەلعۆن جەختیشی کردەوە ڕۆڵی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕۆڵی ئەمریکا گەورەترە و لە ئێستاشدا هەموو لایەک ڕوو لە مۆسکۆ دەکەن بە سعودیەشەوە. لە ڕووی سەربازیشەوە وەزارەتی بەرگری رووسیا ئاشکرای کرد فڕۆکە سەربازیەکانیان لە سووریا 12 پێگەی نەوت و 40 تانکەری گواستنەوەی نەوتی داعشیان تێکشکاندووە. هاوکات وەزارەتی بەرگری بەریتانیا ڕایگەیاند فڕۆکەکانیان دووەم هێرشیان دژ بە ژمارەیە کێڵگەی نەوتی داعش ئەنجامداوە. لەسەر ئاسی سیاسیش بۆ یەکەم جار لە دوای دەستپێکردنی قەیرانەکانی سووریاوە نوێنەرە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا و ژمارەیە گروپی چەکدار بە مەبەستی دۆزینەوەی دیدێکی هاوبەش بۆ ئەگەری ئەنجامدانی دانوستان لەگەڵ حکوومەتی سووریا لە کۆنگرەیەکدا و لەسەر یەک مێزی گفتوگۆ بەنیازن لە ڕیاض پایتەختی سعودیە کۆ ببنەوە. بەڵام ئێران لەسەر زاری محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوە ڕەخنەی لە کۆنگرەی ڕاستگرت و جەختی کردەوە کە بەستنی کۆنگرەکە گفتوگۆکانی ئاشتی لە سووریا شکست پێدەهێنێت. کاروان شێخ موحسین NRT